إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلامي خواهي قورتان لبي ميواناني مالي خوا، السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارين لپروردگار بخاطر ناوجوانكاني بخاطر اسمي عظمي خوي لقناح و تاواني مردوي همولايك من خوش به وجيان من خوش كا وهر مسلمانك وهر مروفك وهر إنسانك على محندا خواهي كورا محندك إلى سر لابا. إما داراني عزيز مسلماناني خوشويس ميواناني مالي خواه، لو تاري أمرودا بپشتیوانی پروردگار لخزمتي ودا باستي چند دوو بابەت دەکەین، بەڵام زۆر بە کورتی. یەکەمیان ئەوەیە بیرکردنەوە لە ئاینی ئیسلامدا ئەرکێکی ئاینیە. ئینسان جارجار بۆ خۆی وەک تاک جارجارش لەگەڵ کۆمەڵگادا بیر دەکاتەوە، هۆش دەکاتەوە و جارجارش خوای گەورە ڕامانە چەڵەکێنێ یەکێ لە نیشانەکانی خۆی پەروەردگار. ئەمانە هەمووی بۆ چییە؟ بۆ بیرکردنەوەیە. ئینسان کە بیر کاتەوە تەماشای قورئانی پیرۆزش بکەین، کەلامی ئەڵڵا گیان لە زۆر ئایەتدا باسی ئەم بابەتەی کردووە، چکە ئەم بابەتە یەکێکە لەوانەی کەوا ئەرکێکی ئیدینداریە و ئیمانە ئینسان ئەتوانێت ئیسفادەی لێ دەکات. خوای پەروەردگارە فەرمێ: إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. واتا دروستکردنی مەخلوقات کە ئاسمانە و زەویە، ڕۆژ و شەوە، بۆ چییە؟ بۆ ئەوەی بیر و هۆشتان کەنەوە. ئایا دروستکردنی ڕۆژ کە ڕۆژ دێ هەروە دەڕوا و شەو دێ بەسەریدا، وا تەماشای ئاسمان و زەوی بکەین یان زەوی بە ئاسمان. خۆی پەروەردگار دروستی کردووە بۆ مرۆڤ کە مرۆڤ لەسەر ئەم ئەرزە و بەم ئاسمانەوە کە جوانتر و چاکتر و باشتری بکە. پەرستنە کە ئینسان بیر کاتەوە عەزیزان، بیرکردنەوە لە عەزەمەتی ئەڵڵا لە نیشانەکانی خوای پەروەردگار هیچ فەرق و جودایەکی نییە لەگەڵ ئەوەی کە دوور کات نوێشکەیت، لەگەڵ ئەوەی خێرێک بکەیت، لەگەڵ ئەوەی چاکەیە بکەیت. چکە بیرکردنەوە پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام بە پێغەمبەری خۆمانشەوە ئەم ئەرکە جوانی ئەنجام داوە. کەواتە ئینسان چی کاتێ بیر کاتەوە لە عەزەمەتی ئەڵڵا لە دروستکراوەکانی ئەڵڵا، ئەمە یەکێکە لەو سیفەتانەی کە پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام جێبەجێیان کردووە. هەموویان جارجار ڕۆیشتون دوور بوونەتەوە لە خەڵک، فکریان کردێتەوە لە شتانێک کە خەڵک بەلایەنە چووە. پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام ئەشکەوتێکی بوو لە مەدینە دەرئەچوو و کەس پێی نائازانی بۆچی دەچوو بۆ ئەشکەوتەکە، بۆ گەشت و سەیران ناچوو، ئەچوو لەوێ بیری ئەکردەوە لەم خاکە، لەم ئەرزە و لەم ئاسمانە و ئەم دنیاە ئایا لە خۆیەوە دەڕوا ئەبێ بوونەوەرێکی هەبێ، ئەبێ کە بوونەوەری تایە بێ خاڵقێکی هەبێ، ئەو خاڵقەی کەوا خاوەنی ئاسمان و زەوی. کەواتە یەکێک لەوانە ئینسان بۆچیە؟ بۆ ئەوەی کە فکر و هۆش کاتەوە. إن في ذلك لآيات لقوم يتفكرون. آيات نیشانەکان لە فکرکردنەوە لە عەزەمەتی ئەڵڵا و لە نیشانەکانشدا، بە تایبەتی لە بەهاردا. ئێستا ئێمە چینە دەرەوە، ئەو دەرچوونەمان زستانمان هەیە، هاوینمان هەیە، لە نێوانیدا خوا بەهارێکی داناوە. فکر کەرەوە ئەو زستانە بۆ، ئەو هاوینە گەرمە بۆ، ئەم بەهارە لە بینە یعنی چی؟ هۆشکەرەوە بۆ ئەمسیانە ئەم تەوەری داناو خوای پەروەردگار. ببینە یعنی زەوی بمانەوێ، ئەو زەویە زندی بکەینەوە، ئەیکەین بمانەوێ بیمرێنین، ئەیمرێنین، بۆ بمانەشەوێ لە هەردووکیدا. رحلة الشتاء والصيف. خوای پەروەردگارە فەرمێ
بە زستاندا کە تۆ هەر حەز دەکەی لە شوێنێکا بی گەرم بی و لە ماڵا بی و دەرنشی لە گەرماشدا ئەبینی لە بەهاردا هەموو زەوی زنی ئەکاتە خۆی پەروەردگار سەوزەکە ئەی نەخشێنێ پێت ئەڵێ ئەوە زەویە کە لە دنیادا بمانەوێ ئەی چی جا بەهەشت ئەبێ چۆن بێ فکرکەوە لە عەزەمەتی ئەڵڵا ئەو بەهەشتەی کە خوا دایناوە بە ئیمانداران ئەچیتە شوێنێک زۆر فکر تالای وەڵی زۆر شوێنێکی خۆشە بەڵام ئەم شوێنە خۆشانە هیچی لە چاوی بەهەشتا هیچ نییە ئەچیت ئەبینی شوێنێک زۆر ناخۆشە لە چاوی ئاگری دۆزەخ و جەهەنەمدا هیچ نییە بۆ ئینسانی ایماندار کاتێ ئەچێتە دەرەوە ئەبێ بیر لە هەموو شتێ بکاتەوە بیر لەوە نەکاتەوە بە زگی پڕکە بەداخەوە ئەمڕۆ گەشتەکانمان سەیرانەکانمان بەس بۆ ئەوەیە بچین زگمان تێرکەین ئارەزوومان تێرکەین نا خی گەورە ئەمەی ناوێ بەڵێ ئەمە بەشەکە لە خۆشیەکە بەڵام زیاتر خۆشیەکە لە عەزەمەتی ئەڵڵایە شتی وا ئەبینی لەو دەر و دەشتا کە دەگەڕێی هەزاران ساڵ لە ناو شارە بژیت نایبینی ئەوە عەزەمەتی ئەڵڵات بۆ دەرەکەوێ ئەبێت تۆ هۆشی کەیتەوە بیری کەیتەوە لەمەی ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت ئەی مرۆڤ ئەی محەممەد عەلەیهی سەڵات و پیان بڵێن تەماشای ئەم شتە بکەم بزان ها لە سەریەوە تا خوارەوە سەری بەرزترە و بان پشتی بەرزتر و قاچی بەرزتر و تەماشایکە بەو سەحرا وشکا دەچێ و چەند کیلۆمەترێ ئەچێ ئاوی ناوێ و هەموو درک و داڵێک دەخوا و ئێمە ناوێن دەستی پێوە بدەین ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت تەماشای ئەمە بکەن ئەم شترە چۆن دروست کراوە خی پەروەردگار لەگەڵ ئێمایەتی ئەمجا خی متعال جل جلاله ئەفەرمێ لە دوایەوە وإلى السماء كيف رفعت تەماشایم ئاسمانەکەن چۆن ئێستاوە ئێستا ئەم چەند مەترەی ها دانیشتین ئەم چواردنگەدانە هەمووی دەڕمێ خێمەیەک پفێکی لێ بکە لەوێ جۆرجا باەکی تەنک بیبە خێمەیەک هەڵەدەی شتێک دەوارێک ئەگە شتێ نەتی ژێری ڕاناوەستی ئەی ئەم ئاسمانە هەمووی بێدنگە و بێ هیچ ڕاوەستاوە ئەبێ خوای ئەم ئاسمانە جل جلاله و عەزەمەتی چەنێ بێ ئەبێ تۆ فکری لێکەیتەوە ئەو ئاسمانەی کە ڕاگیراوە خوای پەروەردگار ئیسا کون فەیەکونی خۆ مرۆڤی و نەک مرۆڤ هەرچی مەخلوقاتە لە ژێری ئەو ئاسمانە بە سانیەک بە چریکەیەک هەموو لێ ناو دەچی ئەگە ئەمرێ بکە جل جلاله پێمان ئەڵێ تەماشای ئاسمانەکانش کە کە ئاسمانەکانش چۆن ڕاوەتەوە لە الجیبالی کەیف نوصیبت سێر ئەو جەبەڵەکان کرد ئەو شاخانە چۆن ئاوا ڕاگیراوە یعنی تۆ تەماشا ئەشتە دەرەوە شاخێک دەبینی شوێنێکی بەرز دەبینی خوای گیان سبحان الله لە عەزەمەتی تۆ ئەی پەروەردگارە ئەو شاخە ها بەسەری سەرەوە بعد جار مرۆڤ دەستی پێ ناگا ئەبێ بە تەیارە و هەلیکۆپتەر بگەیت سەڵەکەی سێرەکە لە سەری شاخەکە دارێک سەوز بووە ئیدارەکەی لای ماڵی من و تۆ و ناو ماڵی من و تۆ و ناو شاری من و تۆ ئەگە دوو ڕۆژ ئاوی نەدەین سی سەباتەوە ڕۆ ئەی ئەو دارە لێ کێ ئاوێدا بۆی ئینسانی مسلمان ئەمە خوای پەروەردگار پێمان ئەڵێ لە قورئاندا فکرکەینەوە لەو نیشانە و علاماتەی خوای پەروەردگار دایە پێمان لە دنیادا کاتێ دەچینە دەرەوە لە دەرەوەدا ببینین بە چاوی خۆمان وإلى الأرض كيف سطحت تەماشایم زەویەکە ئەم زەویە بۆ کێ دەڕۆی بەسەریا دەڕۆی پانەی پێیە هیچ دەنگی لەوە نایە خی گەورە ڕای کردووە بەڵام ئەمری پێ بکە ئەها کاتی بوومە لەرزە بێ سێرە ئەو ئەرزە بکەن هەر ئەو ئەرزێ بەڵام خی گەورە ئەمری پێیەکا بجوولێکەمێ چۆن دەجوولێ هەموومان چی ئەرزمان لە فکر نامێنێ لە ترسا هەر ئەم ئەرزەیەک ئەم خاکەیە بەسەریا دەچێت بەڵام بەبێ ئینسان بەسەر خاکەکە چوو ڕۆژە دێ دەچینە ناو زگی ئەم خاکە هەر کەسێ بەسەریا بەلوود بەرزی بچێ خوا تۆڵەی لێ دەکات هەر کەسێ زوڵم لەسەر ئەم خاکە بکە ئەم خاکە تۆڵەی لێ دەکاتەوە کاتێ دەچیتە ناو زگی هەمووی وەختی خۆی دێ و ئەبێ ئینسان بزانێ لوود بەرز نەبێ بەسەر خاکا دەچێت وا نەزانێ ئەم خاکە بۆ ئەو دانراوە ئیلا ئەبێترە هەموو شتێک لەسەری دەکات خوای متعالە فەرمیێ لە ئاەتێکی تردا فەرمیێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون ئەی تەماشای خۆتان بکەن ئەی مرۆڤ تەماشای خۆت کە لە تەوقی سەرتەوە تا خوارەوە سێ عەزەمەتی ئەڵڵا کە لە گیانی خۆتدا چی شتێکمانەیە شەحنیکەین شەحنی نییە ئەو مۆبایلەی گرفانمان ئەگەر چەند سەعاتە ئیشکا شەحنی نەکەین تەواو با چی مۆبایلێک بێ ئەکوژێتەوە ئەو گوڵۆبە چەندێ جوان بێ هەتا کارەبای پێ نەدەیناڕ ئیش ناک هەموو شتێشتێکی
بەڵام ئەم مرۆڤە کوا شەحنی لەکوێیە 24 ساعت چاوت ئیشەکە کوا شەحن ئەیبینێ زبانت قسە ئەکا هیلاک نابێ گوێت گوێ ئەگرێ هیلاک نابێ پێویستی بە شەحن نییە قاچەکانت دەستەکانت نەفست هەمووی عەزیزان ئەگەر دانیشین بەس ئەم ئاەتە تەفسیرکەن دەرزی زۆری تایە بڕۆ ئەم ئاەتە لەگەڵ خۆتا گفتوگۆ بکە کە پەروەردگارە فەرمی وفي أنفسكم أفلا تبصرون نايبينن كچون دروست کراونێەوە سێ چاوەکانت کە چەنێ جوان ڕوخسارێکی جوان دەستێکی جوان شێوازێکی جوان هەر مرۆڤێ بە شێوازی خۆی جوانە بەداخەوە ئەمڕۆ سێرەکە دەستەدا لە ئەو دروستکراوی خۆی پەروەردگار دروست کردە خی گەورە ئەزانێ کە جاود ئاوا دروستکە جوانە بۆ تۆ ئەو ڕا چاوی بچووکە کاتەوە چاوی گەورەیە کاتەوە لوتی قەویەکە دەم چاوی قەویەکە بچووکیە کاتەوە ئەوە دەستکارکردنی خەڵقی خوایە خۆی پەروەردگار ئەیتوانی ئەوە بکا بۆت ئەی مرۆڤ بەس ئەوە جوان نییە لە تۆدا ئەوە ناشرینە لای تۆ جوانە نا لە دیمنەکەی ترۆ جوان نییە بۆ حاڵەتی ضروری جایە بەڵام غەیرە ضروری شەرعی نییە ئەو بابەتە ئەبێ ئینسان بزانی عەزیزان و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو بەیانیە سێ ڕەسوڵ الله بکەن صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا هەر نەبووە بڵێ قال الله قال النبي يموا پیشانی ندین ئەم خۆشەویستەمان پێغەمبەرێک بووە جانبێکی قیامەتی هەڵکێشاوە جانبی دنیا اهتیمامی پێ نەداوە زۆر وا پیشانی نەدەن ڕەسوڵ الله صلی الله عليه کەسێک بووە گۆشەگیر بووە نا پێغەمبەری خوا کەسێک بووە دوور لە خەڵک بووە نا پێغەمبەری خوا کەسێک بووە حەقی نەبیە بە ژیانی خەڵکیوە نەخێر قەتوانە بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو بەیانێ نوێژی دەکرد بەریەکردە داوە نەیوت خواوە فەرمێ نەیفەرموو وشەیەکی فەرمودەیەکی نافەرموو بۆ ئەسحاب و یاوەران دوای نوێژ بەیانی سەحابە ناڕۆینەوە چاوەڕیانە کرد بزان پێغەمبەری خوا چیڵێ ڕۆئێ کرد لە خەڵکەکەی خەڵکینە کێ خەوێکی بینیوە بابی گەرمە بێت ئەوە پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام هەموو بەیانێک بۆی موژدەیەکی خۆش بداتە دەوروبەرەکەی خەڵک دڵخۆش کا بڕاتەوە بۆ ماڵ نەک وەک ئەمڕۆ کە دەخەوی بە هەواڵی ناخۆش دەخەوی هەڵدەستی بە هەواڵی ناخۆش هەڵەسی لە هەواڵی ناخۆشدا هەمومان یەکەمین زۆرینە زوو بڵاوی دەکەینەوە لە هەواڵی خۆش درەنگەگەی پێمە چکە هەر هەواڵی ناخۆش خەفەت دنیای پێداوین فرە هەواڵی ناخۆش بڵاو مەکەرەوە خێرت ناگە پێویست ناکە وەڵام ئەمڕۆ ئەوە نەیان کوشت لەوێ ئەمڕۆ فڵان کەس ئەوە نەی کوشت کەس و کاری خۆی ئەمە چی ئیسفادەیە عەزیزانی من چی سوودی هەیە لە خەفەت زیاتر ئەوەی ئەبیسێ خەفەتە بۆیە هەواڵی خۆش حتا پێتەکرێ بڵاوی کەرەوە چەندێ خەڵک بیبیستێ چەندێ خەڵک دڵخۆش بێ تۆ خێر و پاداشت بۆناس هەواڵی ناخۆش عەکسەکەیەتی ئەو هەواڵە ناخۆش چەندێ خەڵک خەفەتی پێ بخوا ئازاری پێ بکێشێ غەمبار بێ ئەوە تۆ گونەحبار دەبی لەو هەواڵەدا بۆی عەزیزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەموو بەیانێک دەیوت کێ خەوێکی بینیە با بۆ بگێڕن خەوە خۆشەکانی بۆ ئەگێڕانەوە ئەی ناخۆشەکان نایگێڕاو ئەمڕۆ ئێمە خەوی ناخۆش و ئەبێ خەوی ناخۆش و خۆش بگێڕینەوە تەلەفۆنەکان مامۆستا خەوێکم بینیوە مامۆستا تخوا خەوەکەم چییە دەی مامۆستا زانێ خەوەکە ناخۆشە یان پیاوێکی عەزیز وەی کە ئێوە زانێ ناخۆشە ئەڵێ ئینشاڵڵا خێرێ بکەیت سەدەقەیە بکەیت دەی باسی مەکە ئەو ئەڕوا لای هەزار کەستر باسێکە هەر ئەڕوا بەدوایە وەک ئەوەی بڵێ خوایە ئەم خەوە ناخۆشە ئەمەوێ بێتە ڕێگام ئەوە مانای ئەوەی عەزیزان خەوی ناخۆش ئەوەیە کە هەسای لە خەو خەوێکت بینی ناخۆش بوو دڵتەنگ بووی غەمبار بووی خەفەت بووی بەلای ڕاستە سێ تفی یەواش بکە ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم کە هەستە دەستنوێژێ بگرە دوور کات نوێشکە ئەم خەوە زانیت ناخۆشە مەیگێڕەوە ئەگە حەستێش کرد پرسیاری بکە لە کەسێکی چاک وتی مەچۆ بەدوایە مەچۆ بەدوایە سەدەقەیەشکە بەدوایە خێرێ بکە بەدوایە بەڵام چاکەکە ئەگەر چاک بخەی ناچەنەی گێڕیتەوە چەنێ پرسیاریەکەی ئەمە باش و چاک عەزیزان بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لەوانەش کە وحی بۆ هات هەر بەخەو بوو بەڵام خەوی سادیقانە خەوی پێغەمبەران ناڕاستی تیان نییە عەزیزان خەوی پێغەمبەران ژیانی پێغەمبەران جیاوازە پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ پێغەمبەران عەلەیهی سەڵات
ئەفضەلی وەسەلات وەسەلام خەویان نییە ناڕاست بێ، هەمووی ڕاستە. بۆیە بەشێ لەو خەوانەش بووەتە ڕوئێ سادقە، یعنی بۆ ئەوەی کە گەڕاوەتەوە بۆ ئێمە. بیرکردنەوە بۆ تاکو بۆ کۆمەڵگا چی سوودیە عەزیزان؟ ئەم بابەتە چی سوودیە؟ باشە ئێمە ئەگە فکرمان کردەوە بەرهەمەکەی چی؟ یەکەمیان عەزیزان زیادکردنی ئیمان و قوڵبوونەوە لە چی؟ یەقین. زیاتر ئیمانە زیاکە و زیاتر یەقین و ئیمانەکە دامەزرێ بە ئەڵڵای گیان وات لێ ئەکا چێبی زیاتر ئیمانەکە زیاکە و زیاترش پشتە بەسی بە پەروەردگار جەلە جەلالوه. دووەمیان ئیمامی حەسەنی بەسریە فەرمێ ئەم بابەتەی کە باسێکەین تفكر ساعة خير من قيام الليل. إمامي حسن أفرمي يك ساعات بير بكي توا بير كدنوا بعبادتي بير كدنوا بكي خيري لو باشترى ليارون يوش كهتاب يعني ببيو بيسي لحضوري الله دا عبادتك يك ساعة خيري لو قورتره كواتا أمش خيري كي قوري كتو فكرة كي تولى عظمتي الله پروردگار جل جلاله. سهميان عزيزان أبيت زيادبوني قشي عقلي عقلت هوشمان بيرمان أكريتوا سيشت هي مشك في خوشة نجوي ليبي وحسك أبي هيك لو أنا صوزاي تشاو أسودا أبي في خوش هيك لو أنا دنجي أو دلا كان ليكا أسودا هيك لو أنا شويني جوان صوزاي أمش مروف خفتو أوي هالة لي أرواح أمس أنا مروف واليك نشاطك زيادك كشي بي هم هوشي هم بيري هم جسقي بوي لبهارة علين بشنا دروا بوي ببيني أو صوزايا ببيني أو آواء بين لخوتو أتيت ونشاط يترتيا بنا مروفا كان عظمتي الله سبحان الله رويش ما فلان شون شن يخوشو أوهم بيني لجاني أشتوام نبيني باسيكا يعني لا تعجوبة وكشتك كبي خوش بويا باسيكا يكي كيتر لو أنا عزيزان كإما دسمانا كبي كإنسان وايليدي خوي مسلمانان حسكن بزياتر يزبون ولا يكتري زياتر تباو برايتي يكريزي خوشويستي لنيوانا زيادك شكبو توش تدروا أو چه تدروا للرجايش نبي كومل خلق بيني أشيت أوي مالك دبيت دراسية أي بيني ندبيني خوشويستي لنيوان تان روادا بلام دور لنا شرعي شو كان شرعي كان تيكي أما أنا حسي دسناك بتشي بويو تجيلي بيو حال بركيب كيو جنكتو كشكتو ايتر أوي خوات بينا خوشة كرديوة بريو ايتر أوي خواني خون بينا خوشة لو أرزا ديكي لو روجدا وآزاني دنيا نما أو روجنا بيو ايتر كامل إسراف أكي أوي خوات بينا خوشة أوي لمالتا يبي بو أيو أوي ايتر أوي أوشتاني كزياد رو أوشتاني كناخوش أو أنا إيمان دارانو عزيزة أما نيتيكي بركة أما ناميني بشتي الرواح حج ناميني هر فكرة تالا يزقد هو بيرو أما بيرو دي بيتيرو بابي خوينو دي أو أنا خويتي تو شكتو ماندوكي وبشتاكي سيرو جلناسكي بو تامي نما لذتي نما استو خلق بو چه تدروا تامو چيجي جاراني نيه باو باپيري امي چو جرو ربعك يمناني نا خوار كاكا اي بو دلي خوش بو اچو سر خلقي كلناني گرميه برد لقل هندي بياض وهندي وشتاني كرديوتي دانشت حتى باني قصي خوشانا كربايكو چونك دلغكان اسود ابو امرو فكري لاي خواردنا جارانه چو شو دانش تكبيري بوكا چي بوين چون بچين چي بكين لوي فكر لو ناكاتو برو بچين لا اويكي سازگار خمان في نكينوا تماشاي ام درو دشت بكين لعظمتي الله سيركن هوايكي باكو جوانو شرين هلمجين نفسك خوشويستيه چوارخسي خوش كم بوش نكم بو منالكم غلطه صعوبته ياريه اما نبكم نا تشوفوا دشت دادي تو توريه كسنا ريغلا قصبك ايه اما قشتا يان شرا اما وا چون ابي بوي ابي اما كاتي چينه دروا اوشتا نبوي هر چيشتك اسوده مانكا بخومان مالمان منالمان برپاي بكين هيچ عيب عارنيه لقل منالكات ياريكا هيچ عيب عارنيه توش تدروا هرچی یاری پی خوشه او چی پی خوشه
بەڵام شتێک بێزەرن نەبێ بۆیە عەزیزان ئەمە ئەم چوار خاڵەش ئەتوانین سوودی لێ وەرگرین خی گەورە ڕەحمان پێ بکە عاقبەت خێرمان کە ژیانمان بۆ خۆشکە دەشت و دەرمان پڕ بەرەکەت بکە یا ڕەبی خوایە ئێمەش بکەیتە عەبدێک بگەیتە مرۆڤێک خێر و چاکە لەسەر ئەم زەویە بڵاو بکەینەوە بیکەین و ئەنجامی بدەین یا ڕەبی خوایە لێتە پاڕێنە بەرەکەت خەیتە ئەرزەکانمانە زەویەکانمانەوە یا ڕەبی خوایە بەرەکەت لەسەر زەویدا بۆمان بچینی و بۆمان دەربێنی یا ڕەبی خوایە بەرەکەتی ئاسمان بەسەرمانە بارێنی یا ڕەبی خوایە برایەتی تەبایی یەکڕیزی لە ناومان زیاد کەی خۆشەویستی لە ناومان زیاد کەی یا ڕەبی خوایە لێتە پاڕێم و ڕەحم بە مردوەکانمان بکەی عاقبەت کە قەبرەکانیان پڕ خێر و نور بکەی قەبرەکانیان بکەیتە باخێ لە باخەکانی بەشت یا الله خوایە لێتە پاڕێم و ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی نەخۆش شفای عاجلیان بدەی یا الله خوایە ڕەحم بە پیاوە گەورەکانمان بکەی تەمەنیان پڕ خێر و بەرەکەت کەی یا ڕەبی خوایە ئەگەن نەخۆشن شفای عاجلیان بدەی ئەگە لە شتاغن لە شتاغ سەریان کەی ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی ڕەحم بە مامەستا و پیاوە گەورەکانمان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی یا ڕەبی خوایە ژیانمان خۆشتر کەی ژیانی مسلمانان یا الله خوایە لە هەرچی شوێنە گرفتەیە کێشەیە هەیە خوایە یا ڕەبی خۆت ئاو بکەیتە سەریا و یا ڕەبی ژیانیان خۆش کەی یا ڕەحمان و یا ڕەحیم